سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی 5 هاوڵاتی کورد لە شارەکانی شنۆ ئیلام، جێبەجێکرانی سزای قامچ و زیندان بۆ سەردوو هاوڵاتی لە قڕوا، لە سێدارەدانی دەبندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، بەیاننامەی 6 معلم و چالاکی سنفی تشت بە گوشارەکانی ناوەندە قەزاییەکان بۆ سەر مەسعود فاریختە و گیانەدەستانی هاوڵاتیکی خەڵکی زاهدان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. درێژەی هەواڵەکان. دەست بە سەرکرانی 5 هاوڵاتی کورد لە شارەکانی شنۆ ئیلام. لە ڕۆژانی ڕابردوودا 5 هاوڵاتی کورد لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە لە شارەکانی شنۆ ئیلام دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. ئەو هاوڵاتیانە بە ناوی یونس بەکری، ڕۆحڵڵا غوڵامی، یاسر هەواسی، سەعدون داستار و ڕەحمان ئازەرەخش لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە بەبێ نیشاندانی بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە دۆخی تەندروستی، شوێنی ڕاگرتن، هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانەی کە خراونەتە پاڵیان لەبەردەستانیە. جێبەجێکرانی سزای قامچ و زیندان بۆ سەردوو هاوڵاتی لە قڕوە. ڕۆژی شەممە 31 گەلاوێژ حکمی زیندان و سزای قامچ بەسەر دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە ڕۆتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانبارەوە جێبەجێکرا. نەدا دەدەجانی و ستایش سۆرابی ڕۆژی شەممە 31 گەلاوێژ پاش بانگهێشتیان بۆ دادگای سزاکانی قڕوە دەست بەسەر و سزای قامچ کە پێشتر بەسەریاندا سەپێنرابوو جێبەجێکرا. هەروەها ئەو دوو هاوڵاتیە بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەیان بۆ زیندانی ناوەندی سنا گوازراونەتەوە. جێگای ئاماژەیە کە ئەو دوو کچە پێشتر داوای پابەندی ئەلکترۆنیان کردبوو، بەڵام نەک تەنیا وەڵامیان پێنەدراوەتەوە، بەڵکو هاوکات حکمی زیندانیشیان بەسەردا سەپێنرا. لە سێدارەدانی دەبندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا دەبندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان لە سێدارە دران. بەپێی ڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەو دەبندکراوە بە ناوەکانی سەجاد شەرازی، فەرشاد سەفەری، مەحموود تالبی، حسێن حساری، لوتفوڵڵا ئەحمەدوەند، فەرامەرز باغەبانی، حامد ئیمامی، محەممەد عەلی کەفاشی، ساڵح زەید ئابادی و موراد زەید ئابادی بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی بروجێرد، مەشهەد، کەرەج، سمنان و ئیسفەهان لە سێدارە دراون. بەیاننامەی 6 معلم و چالاکی سنفی دژ بە گوشارەکانی ناوەندە قەزاییەکان بۆ سەر مەسعود فاریختە. ڕۆژی ڕابردوو لانی کەم 6 معلم و چالاکی سنفی لە شارە جیاوازەکانی ئێران دژ بە گوشارەکانی ناوەندە قەزاییەکان و ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر مەسعود فاریختە ناڕزایەتیان دەربڕی. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە ئەو چالاکوانە کە بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی 3 ساڵ و 6 مانگ زیندانەکەی ڕەوانەی بەندیخانی ناوەندی شاری کەرەج کراوە، زیاتر لە 7 جار ڕەوانەی ژووری تاکە کەسی کراوە و ئەمەش بۆتە هۆی خراپی دۆخی جەستەیی و دەرونی ناوبراو. لە درێژەی بەیاننامەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە ئەو بەندکراوە سەرەڕای نایاسایی بوونی ئەو حکومانەیە کە بەسەریدا سەپێنراوە لە دۆخێکی زۆر خراپە ڕاگیراوە و لە مافی سەرەکیەکان بێبەشکراوە. گیانەدەستانی هاوڵاتیکی خەڵکی زاهدان بە تاقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. ڕۆژی شەممە 31 گەلاوێژ هاوڵاتیکی خەڵکی پارێزگای زاهدان بە تاقەی هێزەکانی ڕژیم گیانی لەدەستاوە. ئەو هاوڵاتیە بە ناوی وەلی مەزارزەهی خەڵکی ناوچەی شیراباد سەر بە پارێزگای زاهدان بە تاقەی ڕاستەوخۆی بەبێ ئاگاداری هێزەکانی چەکدارەکانی کۆماری ئیسلامی گول لە بەر شوێنی هەستیاری کەوتووە و دەستبەجێ گیانی لەدەستاوە. جێگای ئاماژەیە کە تەرمی ناوبراویان پاش 2 ڕۆژ ڕادستی بنەماڵەکەیان کردووە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی ئارمان مەوەققەری لە زیندانی لاکانی ڕەشت.
بە پێی دوایین راپۆرتەکان ئارمان مەوەقەدی تەمەن 32 ساڵ و دانیشتووی شاری ڕەشت سەرەڕای تێپەڕبوونی 3 مانگ دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی نادیارە. ناوبراو ڕێکەوتی نۆزدەی گوڵان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە شاری ڕەشت دەست بەسەر و ڕەوانەی زیندانی لاکانی ڕەشکرا. دواتر دۆسیەکەی کەوتە ژێر چاودێری لەقی دوی دادگای انقلابی ڕەشت بە سەرۆکایەتی محەممەد عەلی دەرویش گوفتار و سەرەڕای تێپەڕبوونی 3 مانگ هێشتا دۆخی دۆسیەی ئەو کەسە ناڕوونە. گیان لە دەستانی دوو کرێکار لە سیستان و بەلوچستان و ئازەربایجانی ڕۆژهەڵات. بە پێی راپۆرتەکان دوو کرێکار لە پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕووداو بوون و گیانیان لەدەستا. بە پێی دوایین زانیاریەکان یەکێک لەو کرێکارانە کاتی ئەنجامدانی کاری جۆشکاری بووە و لە کتوپڕدا بەهۆی تەقینەوەیەک بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت، بەڵام بەداخەوە بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لەدەست ئەدات. هەروەها کرێکارێکی دیکە لە ناوچەی سوڵتان ئاباد سەر بە پارێزگای ئازەربایجان کاتی کارکردن لە بینایەک بیناکە ئەڕۆخێت و گیانی لەدەست دەدات. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شێرکەتی نەوت و گازی پارس. ڕۆژی سێشەممە 3 خەرمانانی 1450 هەتاوی کرێکارانی شاغڵ لە شێرکەتی نەوت و گازی پارس تش بەوە دینەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانیان نییە. لە درێژەی ناڕەزایەتیەکاندا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەروەها کەمکردنەوەی ساعەتی کار بوون. پشتیوانی بەریتانیا لە هەوڵی دیپلۆماسی و گەمارۆکانی ئەمریکا دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو جان هێلی وەزیری دارایی بەریتانیا ڕایگەیاند کە وڵاتەکەی بە تەواوی پشتیوانی لە هەوڵی دیپلۆماسی و گەمارۆکانی ئەمریکا دژ بە کۆماری ئیسلامی دەکات. ناوبراو ئاماژەی بەوە کردووە کە بە هاوکاری لەگەڵ ئەمریکا و وڵاتانی دیکە هەوڵ دەدەن ڕێگری لە هەوڵی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ بەکارهێنانی بازرگانی جیهانی لە بەرژەوەندی خۆیاندا بکەن و هەروەها جەختی لەسەر ئەوە کردەوە کە کردەوە تێکدەرانەکانی کۆماری ئیسلامی ئاسایش و ئاشتی لە ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بڕیوە. دووە هەواڵمان سەبارەتە بە دانپێدانانی بەرپرسانی کۆماری ئیسلامی لەسەر داڕمانی ئابووری ئێران. ڕۆژی سێشەممە 3 خەرمانان سکۆت بستێن وەزیری گەنجینەی ئەمریکا لە پەیامێکدا لە هەژماری فەرمی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس ئاشکرای کرد سەرکردایەتی ئێران ئێستا دان بەوەدا دەنێن کە تەواوی جیهان دەیبینێت کە گوشار و سزاکانی واشنگتۆن بە تەواوی کار دەکەن و ئەنجامیان هەبووە. وەزیری گەنجینەی ئەمریکا ئاماژە بە وتەکانی مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئیسلامی کردووە کە لە لێدوانێکدا دانی بە کەمی سەرچاوە و قەیرانی قوڵی ئابووریەکانی وڵاتەکەی داناوە و ڕایگەیاندبوو پێویستە ئەم جەنگە لە شوێنێکدا کۆتایی پێبێت. هاوکات بێستێن سەرنجی خستوەتە سەر لێدوانەکانی محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران کە بە شێوەیەکی ڕاشکاوتر هشداری دابوو کە گرنگ نییە چەندە خاوەنی هێزی سەربازین ئەگەر خەڵک برسی بن و گەشەی ئابووری و بەرهەمهێنانی ناوخۆیی بوونی نەبێت ناتوانین بەرگە بگرین. بینەرانی عەزیز و خۆشەویست گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.